بەڕێزان دووبارە سڵاوتان لێبێ و فەرم بەردەوامین لەگەڵتان ببورن من کۆمەڵە پرسیاری زۆرم بۆ هاتووە بەڵام بەڕێزان لەبەرەوەی کە لەسەر بوارە ئابوووریەکە زیاتر چڕبوونەوە دیالۆگەکەیان تۆزە لە باسەکە هەم لاماندا و هەم لاشمان نەداوە لەبەرەوەی مۆزوعی تەعیناتەکە پەیوەندێکی زۆریشی بە شرۆڤەکردنی بواری کەرتی تایبەت و کەرتی گشتیشەوەیە مامەسا لەوێدا ڕام گرتی من پرسیارم لەسەر کەرتی تایبەت کرد ئەو باسی چالاکی کەرتی تایبەتەکە لە وڵاتەیە و باسیەوەی کرد لە سەدا هەفتا و چەند شەشی دەستی کار و هێزی کار لە بواری کەرتی تایبەتایە بە ڕێزیشتان باستان لە کواڵەتی کەرتی کار کرد و پرسیتانەوە ئایا دەستگەڕ و ئەوانە بە کەرتی کار حساب کراون کاکە دلێر پرسیەوە کەرتی تایبەتی ئێمە لە ڕووی کوانتتیەوە ناڵم لە ڕووی بڕەوە ناڵم لە ڕووی کواڵەتیەوە کە بە کەڵکی ئینتاج بێت کە بتوانین بەراوردی بکەین لەگەڵ کەرتی تایبەتی وڵاتێکی بەرەمێنە یا لانی کەم وەکو وڵاتێکی وەکو کۆریای باشوورە ئەتوانین بڵین کەرتی تایبەت بەو جۆرەیە کە بە ڕێزان باسیەکەن لەسەر وەرەقە لە ڕاستیدا گەشەی ئابووری لە پێشەوە لە اقتصادی حقیقی وەڕۆ لە کاڵاوە ئەڕوا و کە لە کاڵا پێشکەوت تەکنۆلۆژیا پێشکەوت کوڵەتی ئینسانەکان زیای کرد ئەنجاچی بە قطاعی خەدەمات و هەروە ڕۆشتووە ئەگە سەیری اقتصادی کوردستانکە بە عەکسەوە هاتووە قطاعی خەدەماتی زۆر گەورەترە لە قطاعی ئینتاجەکەی کە بریتێ لە بازرگانی کە وتمان حەجمشی گەوری گەورە ئەمە مشەوەها ئەمە شێواوە بۆیە کە من باسی کەرتی تایبەتەکەم باسی هێزی کارەکەم بەڕاستی باسی داینات و استیعابی تاقی کرێکارەکەم بەشت مەسەر جیهازی ئینتاجی کوردستان جیهازی ئینتاجی کوردستان بە دەرجەیەکم نەکوێت لە قطاعی زەراعە و سەناعەیە من کە قطاعی زەراعە و سەناعە مەشلول بوو نەیتوانی ئیشکا کەواتە کەرتی تایبەتم نییە ئەو کەرتی تایبەتی من هێستاکە ئیش ئەکات و هەفتا و شەشی وەکو کاک مەحموودی شارەتی پێکا تاقی تەشغیلی کوردستانی ئیمتیساس کردو هەڵمشیوە بریتێ لە کەرتی بازرگانی و لەگەڵ کەرتی بیناسازی ئەوەکەیتی چۆتەنەوە حکومەتەوە ئەمە ڕقمێکی حەقیقی نییە بۆ جیهاز ئینتاجی من چونکە لەبەرەوە من ئەزانم کەوا نسبەتێکی زۆر گەورن لە سەر و هەشتاوە لە معاملەکانی کەرتی تایبەتم داخراوە و کەرتی کشت و کاڵم بە تەواوی پەچی کەوتووە من هەموو دەکانم لە دەرەوە بۆ دێت و ئێستا من صادراتی من نازانم هەیکەلی صادراتی من لە غەیری نەوت چیترم هەیە و احتیاجاتەکانیشم ئەگەر کەرتی تایبەت بەم جۆرە زیندوو بۆیە کە ئەمان بە ڕقم باسیەکەن ئەبوایە دیار بووە ئینتاج ئەوە مەسئولیتێکی تاریخیە کە کەرتی تایبەت هەڵسێ هەندێک جوود لەسەر حکومەت کەم کاتەوە باشە بابی بەستمەوە بە باسەکەمەوە بەڵێ دواتر دەرفەتت دێم سەبارەت من پرسیارێکم لە بەڕێزیان کرد ئەوان نەگەتیڤ بوو جوابەکان وتیان نەخێر بەڵام پرسیارێکە و لە واقعی مەلموسە ئەیبینیتەوە وتمان خەڵک داواکاری زۆرە لەسەر کەرتی گشتی خەڵک بۆی بکرێ مەسەڵەن واز لە کەرتی تایبەت ئەهێنێ ئەچێتە کەرتی گشتیەوە ئەمە بۆ یەک نقطەی زۆر ئاساسی هەیە چەند خاڵک هەیە کە وای کردو یەکێک لە خاڵەکان چییە ئەوەیە بازاری کەرتی تایبەت مستەمر لە هەڵباس و دابەزە و مطمئین نییە بۆ نمونە تۆ کەرتی ئەوەی کە زۆربەی زۆری ئیستیعاب کردو بریتێ ئۆکسۆ باسمان کرد بریتێ لە بازرگانی و بریتێ لە کەرتی بیناساسی ئەمە جاروە لە هەڵکشانەیە جارە داکشانە لەبەر ئەم هەڵکشان داکشانە بەخۆی ئەو بینێ ئەو کەسی لەو کارتانەی شەکە مستەقر نییە مطمئین نیە لە مستەقبەلی خۆی بۆیە محاولە کابچێتە ناو کەرتێکی ئیستیقرارترەوە کە بریتێ لە کەرتی حکومەت ئەوە خاڵەکە خاڵێکی تێکە زۆر بهێمە ئەمە من نازانم تا چەند حکومەت ئاگەی لەم نقطەیە بڕاستی ئەوەیە کە کەرتی تایبەت هەر هەمووی لە خەتەرێکی زۆر گەورە ئیشەکات کە بریتێ لە نەبوونی یاسا یاخود لاوازی یاسا تۆ سەرێکی کەرتی تایبەت کە ئیشەکات پێویستی بە حرکاتی تەمویل هەیە بە حرکاتی نەقلی پارە هەیە لە داینەوە بۆ مەدین تۆ سیرێکی لێرە سیستمێکی قەرز دروستە بێت ئەگە تۆ لە حەزەک پێ بچیتە ناو بازارەوە هەمووی اقتصادی کوردستان لەسەر سیستمێکی قەرزە لە دوکانارێکی بەسیتەوە لە سەوزە فرۆشێک کە لە قوڵانەکان ئاگەڕێ ئەتاگاتە تاجرێک سیرەکە لە غیابی سیستمێکی یاسایی کە قەرزەکەی من مسۆگەرکە خەڵک ناوێرێ بەڕاستی لە کەرتی تایبەتە ئیشکا بۆیە حتا ئیشی بچووکیش پێ ماوەک ئیشەکە بەڵام سەرکە قەرزەکە ئەوەنە زۆری بۆ قەرزەکە ئەکەوێت علاقاتی شخصی سیستمێک نەبی پارێزێ محاولاکە خۆی لەوە نەجات بە ئەوەنە ڕسک و مخاتر نەکە ئەچێتە کەرتێکی ئەمینترەوە کە بێتە لە کەرتی زۆر سپاس بۆ بەڕێزان لایە بۆ قەرزانە بەڵێ داتام لای نییە بەڵام خۆ لە کەرتێ آخر بە چه ئەساسی من بزانم ئەو خەڵکە ئەتوانیت من وەرە سەرڤایەکەکەین من داتان پێ بە یارمەتی یەک دقا سەدەرفەتە دێم فەرموو کاک
من ئەگەر تۆ وتت زۆر تونی ئەرقام من هەندی ئەرقام خەمە بەڕوو خوێندکاران و بەشێک لە خوێندکاران و گەنجانی هەرێمی کوردستان دەیانەوێ نەتیجەی ئەم ئەرقام و بودجە زەبەلەحی هەرێمی کوردستان بزانن. من چەند ڕقمێکە خەمەڕۆ لە 2005 زیاتر لە 3 ملیار و 124 میلیۆن دلار لە عێراقەوە نێردراوە، لە 2006 3 ملیار و 560 میلیۆن دلار نێردراوە، لە 2007 4 ملیار و 985 میلیۆن دلار نێردراوە، لە 2008 بە بودجەی تاواکاریەوە 8 ملیار و 258 میلیۆن دلار نێردراوە، لە 2009 بە بودجەی تاواکاریەوە ئەگەر پەیوەستی یەکەمە گەر هاوکاریم کرد لە 2009 بە تاواکاریەوە 6 ملیار و ئەوەنە کۆی مجموعی لە 2004 بۆ 2009 زیاتر لە 31 ملیار و 149 میلیۆن دلار نێردراوە. سەرباری ئەوەی لە ساڵی 2011 ئەم ساڵ بودجەکە بزانە بۆ بەچی بۆ بە 11 ملیار و 616 میلیۆن دلار. لەو چەند ساڵێک کە بۆم باس کردی بودجێ هەرێمی کوردستان 357 زیادی کردو. پرسیارەکەمەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان 357 ناڕەزایەتیەکان خەڵکم کراوە 357 خزمەتگوزارەکان کراوە 357 دامەزراندنی خوێندکاران و بێکاری لە هەرێمی کوردستان چارەسەر کراوە. بەڵێ ئەو بودجەیە کە لە بەغداوە هاتوتە هەرێمی کوردستان بە تایبەتی 2 ساڵە بە واضحی بە شەفافی ئەچێتە بەردەمی پەرلەمانی کوردستان و لەوێ هەموو فەقەرەکان و بدابەشی سەرفەقەر و فەسڵ و مادەکان بووەوە بە ئاشکایی بە شەفافی سەرەوە بۆ خزمەتی خەڵک. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بودجەی 2 ساڵە دێت ساڵی 2012-2011 100 میلیارد دیناری ترخان کردو بۆ ناردنی خوێندکاران بۆ دەرەوە کە بە شەفافی بە عەدالەت بە دەرفەتی یەکسان بەبێ جیاوازی و بەبێ حیزبایەتی هەمووان ڕۆیشتون 120 میلیارد دینار ترخان کراوە بۆ دروستکردنی خوێندنگەی نمونەیی معاشی زۆربەی زۆری چین و توێژەکانی کۆمەڵی کوردستانی پێزیاد کراوە لە شەهید لە کەم ئەندام لە ئەنفال لە کارمەندی حکوومەت جگەلەوە حکوومەت لە یەخستنەوەی ئیدارەیە مەبدەئێکی پێڕەو کردووە مەبدەی ئەوەی کە کامە موچە و دەرماڵە باشە ئەوەی بۆ حساب کردووە جگەلەوە لە بەشێکی زۆری ئەو دەرمانەی کە لە هەرێمی کوردستان سەرفەکرێت لە بەغدا سرف ناکرێن ڕەنگە لێرە باشتر بێ لە بەشێک لەو فەرمانبەرانەی کە موچان لە بەغدا باشترە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەرە کار بە ئەوکە باشتر بداتە ئەوان. من لەگەڵتم گرفت هەیە بەڵێ گرفت لەسەر چۆنێتی سەرفکردنی پارە هەبووە گرفت لەسەر چۆنێتی گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچانە هەبووە بەڵام من هەل تۆ ئەپرسم سلێمانی پارۆکو ئەمساڵ بوو پێرار وەکو بەستر پێرار بوو ئێستا حرەکەی خزمەتگوزاری و ئاوەدانی لە سلێمانی وەکو پارەیان باشترە بەڵام زۆر باشترە بەڵێ زۆر باشترە جگەلەوە ئەم بودجێ ئەوەی کە گرنگە ئێستا چۆتە سیاقێکی دادپەروەرانە سیاقێکە شەفافە ئاشکرایە پەرلەمانی کوردستان میدیا حکوومەت دام و دەستگاکان کۆمەلگای مەدەنی هەمویان ئەتوانن مراقب بن بەسەر چۆنێتی سەرفکردنی ئەم بودجەیە دوا خطوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە خطوەیەک ئەتوانن بڵێم لە منتەهای شەفافیەتە ئەوەیە کە سەرجەم گرێ بەستنەوتەکانیشی ئاشکرا زۆر سپاس بۆ بەڕێستان من بە تۆ بڵێ کاتت نەماکاکەتوانە کاتی میوانەکانان بەخشی دواتر ئەوان شەر پرسیار لە ئێوەکەن تێکەڵی وەڵامەکانی بکە هەرچەندە بەڕاستی بینەرانی بەڕێز و خۆشەویست شتێک بەسەرما تێنەپەڕیوە من لە ناو بڕەکە شار پێم وتنەوە بەڕێزیان باسیەوەکەن کە نەعەدالەتی هەیە و کە نمونەی هەیە یەک جملە بدەم لە کوردستان وەکو مامەستا باسی کرد 4500 گوند وێران بوو ئێستا 4500 گوند ئاوەدان کراوەتەوە چەندین قەزا ناحیە وێران بوون ئێستا دروست کراون سلێمانی تۆ جێ دەرێ سلێمانی 27 گەڕک بۆ ساڵی 91 مامەستا ئێستا چەندە 162 زۆر سپاس ئەمە گەشەکردن نیە زۆر سپاس بەڕێز کاکتوانە ئەم بەخشی بینەرانی بەڕێز و خۆشەویست بمبورن دابڕاملێتان ویستم باسی ئەو بکەم کە باسی ئەوەی کرد کە چەند نمونەیەکی وت کە ناعەدالەتی تێدا بووە بە تایبەتی لە بواری نمرەدا وەنا یەک نموزج بۆ مشتێک لە خەروارێک باسم کرد تەنها لە بەرۆژ لە ئێستا باسی بۆیە نەیخستە ڕوو مافی ئەو کەسێک کە دامەزراوە دواتر ناوەکە تەسلیم لە حەقی خۆتە تۆ ئەگەر گرفتێک ئەگەر کێشەیە کەم و کورتێک لەو ئەو کەسەی کە دامەزراوە بۆ نەخستە ڕوو لە بەرچاوی خەڵک بۆ نەخستە ڕوو کاگلێر ئێستا لەبەر پاراستنی مافی ئەو کەسێک کە دامەزراوە پێم وایە ئینسانێکە مافی دامەزراندنی هەیە دوای ناوی ئەو کەسێک کە حەقی دوای ئەوەی سێر کرد بۆ ئەم بەرنامەیە یەک نمونە دەستکەوت یەک نمونەمان 15 نمونەم هەیە بەڵام ئەو نمونەیە ئەو کەسانە ئامادە بوون کە لەم بەرنامە بازیان بەڵام ئامادە نەبوون ئەوان لەناو 25,000 کەسە مەسەڵەن کە دامەزراون ئەگەر لانی کەم لە پشکەکەی سلێمانیا ئەگەر یەک نمونە دەستکەوت بێ شایانی دەستخۆشی نیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەوڵە من باسم کرد من لەگەڵ سیستەمەکە هەم بەڵام ئەمەشی تیا ئەمە جوانەکانێتی ئەمەش خەلەلێک 15 کەسە بوو بەڵام بۆ ئەمانە دێن بۆ لای تۆ ئەم سیستەما وەکو ئاماژەم پێدا فەقەرەیەکی تیا بچن بۆ محکەمە بۆ دادگار لەوێ مافی خۆیان وەرگرنەوە با نەچن بۆ لای هیچ هێزێکی سیاسی بۆ لای هیچ دەستگایەک ئەگەر لە لیژنە لە لیژنەی پارێزگاکان کەم و کورتی هەبوو ئەترازیان تەقدیم کرد وەڵامیان دەست نەکەوت ئەتوانن بچن بۆ دادگا
بەڵێ فەرمو کاک یوسف. یوسف حەمەساید خوێندکاری زانکۆ لە ڕاستیە ئاماژە بێن بە شتێک ئەوش نەبوونی بێ پلانیە لە وڵاتی ئێمەیە ئەمە پلانی پێ ناوترێکە حکومت دیێت ئەڵێ خوێندکارانی خریجی زانکۆ ئێوە مادەم بێ ئیشن بێکارن ئێمە یەن موچەیەکتان بۆ ئەبڕینەوە لە ماڵەوە دانیشن تا هەلی کارتان بۆ دۆزینەوە ئەمە ئیفلیچکردنی توانەکانی گەنجە ئەمە تەمەڵخانەیە لە ڕاستیە ئەبێ حکومت پلانی هەیە بۆ 5 ساڵی کە زۆرتر نا پلانی هەیە بۆ 5 ساڵی کە لەسەر بابەتەکە و تەعینات پرسیارێکی دیاریکراودەیە بەڵێ پرسیارمەیە ئایا بۆ ماوەی 5 ساڵی کە زۆرتر نا حکومت پلانی هەیە بۆ ئەوەی ئەو تەلەبانەی کە تەخەڕوجەکەن لە جامیعەیە تاعینیان بکات ئایا لە 20 ساڵی داهاتووە ئەم هەموو تەلەبێت تەخەڕوجکات و هەمووی بچێتە دائیرەکانی حکومەتەوە کەواتە کەس ئیشی نامێرە بە دائیرە هەمووی خۆی لە دائیرایە هەمووی هیچ کەسێ پێویستی بۆ نیە بچێتە دائیرەکانەوە شتێکی تر ئەمە ئاماژەی پێ بێم کاگەڕەنج باسی یەکسانی و نایەکسانی کرا داینەمووی پێشکەوتنی هەموو کۆمەلگایە گەنجە کە دەستی نەبەسرابێتەوە لە کۆمەلگای ئێمە ئەوەنەی گەنجەکان بەهۆی بێکاری و بێپارەیەوە گرفتارن توانای بیرکردنەوەیان نییە ئەوەنە فەراغی دەرونیان بۆ دروست بووە کە شتەکان سەر کێشە بۆ شتی تر نمونە ئەو ئافرەدە بوو کە خۆی سووتان کە مردنی پێ باشتر بوو لە وڵاتە ئایا لە مردن باشترە بێت سپاس دەکەم بەڵێ فەرموو سۆران سیروان ئەندازیاری ئەلکترۆنیک من ڕوونکردنەوەیکم هەیە لەسەر ئەو تەحدایی کە بەڕێز مامۆسا کردی کە تەحدای کردوتی هیچ جۆرە خەلەلێک ڕووی ناوە لەم سیستەمی دامەزراتە من بەڵگەم هەیە کە خەلەلێک هەیە و زۆ گەورەشە بەڵگەی مەلموسم پێ ئەگەر داوای بکات ئەیەمێ ئەوش ئەوەیە کە لە هەنێ بڕگەی دامەزرانەکەیە حساب بۆ مەسلەی اختصاص نەکراوە بۆ منە من بۆی زۆر بە زووترین کات مەسجەکەم بگەێنم ئێمە بەشی کارەبامان هەیە چ بە پەیمانگا چ بە زانکۆ بەشی کارەبا وەکو بەش پێوترێک کارەبا بەڵام ئەگەر بی بچیتە ناو قوڵاییەوە چەند فەرعیشی لێبێتەوە بۆ نمونە ئەلکترۆنیک کۆمونیکیشن سەیطەرە پاوەر ئامێرە پزیشکیەکان ئەو چەند بەشێکی تر لەوە ناچێت بە هیچ شێوەیەک حساب بۆ ئەو جۆرە اختصاصانە کرابێ من بەڵگەی مەلموسم پێ لە بەرەوەی من تەلەفۆنم بۆ کراوە ئەو کەسی کە تەلەفۆنی بۆ کردوم زیاد لە سەعاتی قسەی لەگەڵ کردوم کە لە لیژنەکەەوە بۆم کراوە پێی وتوم من کۆمونیکیشن بخەمە چۆ وتومە بیخەرە بەدانا پێمەڵە کارەبا بخەمە چۆ پێمەڵە ئەلکترۆنیک بخەمە چۆ ئەمە یەکەم دووهەم خۆم نمونەیەکی زیینوم کە خۆم اختصاصم ئەلکترۆنیکە ناوم لە دایرەی کارەبا هاتۆتەوە لە وەرشەی مەرکەزی کە من ئیشی من وردەکاریە و مختصم بە ئەلکترۆنیک ئیشی ئەوان لەفکردنەوەی مەحاولەیە داوامەکەم مەعاشی وەرەگرم بەس بە کەفا ئەوە ناتوانم ئیش بکەم ئەمە ڕاستیەکە لەبەرەوە داواکارم بەڕێز مامۆستا مەحموود ڕوونکردنەوە باتێ لەسەرەوە زۆر باشە مامۆستا وەڵامت چێ بووی ئەو ئەڵێ ئێمە پرسیارمان لە جەنابەت کردووە لە ئێستا دامەزراوی بەڵێ من پێش ئەوەی دامەزری پێشەوەی دامەزرێن بەڵێ پرسیارم لێکرا لەلایەن بەڕێستانەوە هەر لەو ژمارەوە کە بەستیەوەی لە مۆجبات بەڵێ من لە مۆجبای دامەزراوم ئێمە کە پرسیارمان لە جەنابەت کردو خراپمان کردو کە بۆ زیادەی معلوماتی خۆمان لە تۆ پرسیار بکەین وەکو اختصاصی لە هەندەسە نەخێر خراپمان نەکردووە من لە سندیکای ئەندازیاریان چەندین پرسیارمان کردووە لە تەلەبەکان پرسیارمان کردووە لە مامۆستاکانیان کردومانە لە عەمیدی کولیەکان کردومانە کە ئەم حاڵەتی کە دێتە بەردەستی ئێمە ئەم پرۆسەیە کە نوێیە تازەیە ئێمەش ئەمانوێ وەکو وەصفی وەزیفی دائیرەکان بە بەرنامەیەکیان بۆ داڕێژینەوە بیان دێنێ باشاگەر لەبەر وەصفی وەزیفیە بۆ فڕێتان ناوەتە قسمێکەوە کە اختصاصی خۆی داوای ئەو اختصاسیان کردووە دایرەی کارەبا بەڵێ ئێوە خراپتان نەکردو کە پرسیارتان کردووە بەڵام بەپێی اختصاصی خۆم نەتان خسوومەتە ئەو شوێنی کە ئەتوانم باشترین خزمەت بکەم من جێم هێشتووە قوربان بۆ فەرمانگەکە من ناتوانم ئەو اختصاصی من بزان ئیشی ئێمە چۆنە ئێمە بەرنامەیەکمان کردووە بۆ سەرجەم فەرمانگەکان و داومانە پێیان کە کلیکەکە لە ناوی کولیەکان هەموو کولیەکان دێتە بەردەستی بۆ نمونە کۆلێجی هەندەسە کە کۆلێجی هەندەسە هاتە بەردەستی ئەو مەسەن اختیارەکەی هەندەسەیە دێت کلیکێکەکە لەسەر اختصاسەکان سەرجەم ئەو اختصاسانە ئێمە پرسیومانەتەوە لە کۆلێجەکانتان لە مامۆستاکان لە خوێندکارەکان هەموو ماداڕشتۆتەوە لە بەشەکانە کە بەشەکان سەیرەکە لە کۆلێجی هەندەسە خۆی بە کەیفی خۆی بە پێویستی خۆی بە اختصاسی خۆی ئەو بەشە هەڵەبژێرێ زۆر باشە مامۆستا ڕوونە ڕوونە عەرزم هەیە تەڵەب لای ئەوانە مامۆستا ڕوونە قسەت بەڵێ یەک دقە من قسەکانە زۆر ڕاستە و شتەی باسێکی زۆر جوانە بەڵام ئێوە هەموو اختصاسەکانتان بە کارەبا لە قەڵەم ماوە من حساب ڕوونم کردەوە وتم کارەبا چەند بەشێکە ئەلکترۆنیک کۆمونیکیشن سەیطەرە پاوەر بەس ئەو وەڵامی یایتەوە بەڵام لە کارەبای اختصاسی تر فەرعی هاتۆتە خوارەوە لە بەشەکانە کە ناردوومە بۆ دایرەکان یعنی کە تۆ من پێم وتووە ئەوە کۆلێجی هەندەسە ئێمە بەشەکانیەتی
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو کاکڕەوە. بەڵێ من ڕەوا حەمامین خوێندکاری زانکۆ لە نوێنەرانی حکوومەت ئەپرسم بۆچی دامەزراندن لە بواری سەربازیدا لە کوردستان هێندە زۆرە بە جۆرێک هەر چواردە کەس لە کوردستان و سەربازێکی بەردەکەوێت ئەمە لە کاتێکدا کە لە ئیدارەی زەردا هەر کەسێک دامەزرێ بە سەرباز ئەبێ بڵێ من پارتیم و لە ئیدارەی سەڵزی شابێ بڵێ من یەکێتیم لە کاتێکا لە بوارە مەدەنیەکانە دامەزراندن هێندە کەمە بە نمونە ئەگەر کۆلێژی پزیشکی وەرگین لە کوردستانە هەر 9830 کەس یەک پزیشکی بەرەکەوێت ئەمە تازەترین ئامارەکە من لە ڕاگەیاندنەوەی سەربازینە لە بواری وەزیفەی مەدەنی لە هیچ شوێنە کەس ناپرسرێ کە تۆ چی و چینی سەر بچە حزبێکی یان بەچ حزبێک نیت داوای تەزکیە لە کەس ناکرێت تەدەخل لە کەس قبول ناکرێت و هەموو ئەوانەی وکوتم ئەگەر ئەو پرسیاریان لێکراوە با بچن لە محکەمە بۆ هەموو پێشمەرگەش 200 کەس دانراوە 200 کەس دان بەڵام من ئەمارێکە لە ڕاگەیاندنێکا جوێ بووە ئەڵێ 9830 کەس لە کوردستان اینجا یک پزیشکی پزیشکێکی بەرەکەوێت لە کاتێکە ئەوەندەی پێویستمان بە پزیشک و بوارە مەدەنیەکانە ئەوەنە پێویستمان بە سەربازی نیە من هەست دەکەم کوردستان لە چاوەڕوانی جەنگی جیهانی سێمەوە هەموو زەربی دەیکە 400,000ەکە کەمە 5 ئەگەر وەڵامیشتان بۆ من ئەوەیە کە گویا هیچ پزیشکێکمان نییە دامەزرێ یان هیچ پێویستێکی وامان نیە دامەزرێت تکایە وەڵامەیە بۆچی حکوومەتی هەرێم زانکۆکان یا کۆلێژە مەدەنیەکان هێندە زۆر ناکە بۆی مەسەلەن لە جیاتی قاعەیەکی کۆلێژی پزیشکی دەقاعیمان هەبێ بۆ کۆلێژی پزیشکی تەواریمان هەبێت لە سلێمانیە نەک ئەوەی کە 24 ساعت پێویستمان بە بوارە مەدەنیەکان لەگەڵ 2 ساڵ پێش لەگەڵ هەر کۆبوونەوەیەک و گربوونەوەیەک هەموو سەربازێکان بە ڕێگای یاساییش خۆپشاندانەگەکرێ هەموو دوو کەس و سەربازێکی بەرەکە لە 1970 پزیشکەوە ڕۆیشتێتە 1425 پزیشک کە ئێستا کار ئەەکەن لە خەستەخانەوە لەو 350 زیاتر ئەوەی کە کاک باسێکەکەواتە 500 زیادی کرد لە 1970 خوێندکارەوە 9 میلیۆن و 13,000 بەس لە پارێزگای سلێمانی هەیە بەس لە پارێزگای سلێمانی لە هەموو کوردستان لە میلیۆنێک و 200,000 ڕێداوە ئێمە اختصاسەکەمان پارێزگای سلێمانیە لە مامۆستاکانمان 62,000 مامۆستا دەرس بە 9 میلیۆن و 13,000 خوێندکار هەڵێتەوە لە زانکۆمان نەبووە 6 زانکۆمان هەیە تەنها پەیمانگایەکمان بوو 27 پەیمانگەمان هەیە بەس لە زانکۆی سلێمانی 27,000 خوێندکار هەیە 1325 خاوەن بڕوانامەی دکتۆرا و ماجستێرمان پێگەیانێتەوە لە 4 دکتۆرا و 3 ماجستێر. زۆر باشە مامەسای ئازیزەڵێ جوابەکەم وەکو خۆی نەیراوەتەوە فەرموو. پرسیارەکەم ئەوە بوو بۆچی لە بوارە سەربازەکانە هێندە دامەزراندن زۆرە لە بوارە مەدەنیەکانە نییە. هەر ئەمە دامەزراندنە کە خزمەت بە حیزب بکە بۆی بڵێ من سەر بە یەکێتیم و پارتیم لە بوارە سەربازەکە یان لەبەر ئەوەی لە بوارە مەدەنیەکانە ئەو شتە نییە و زۆر سپاس. وڵامی دەمەوە فەرموو. ئێمە لەو 10,080 کەسەی بۆ پارێزگای سلێمانی و گەرمیان دانراوە تەنها 1000 پۆلیس دانراوە تا ئین بێ بۆ هەموو بەشەکانی بۆ مرور بۆ نەژدە بۆ محەلی بۆ ئاگرکوژێنەوە بۆ دژە تیرۆ بۆچی بۆ هەموو بەشەکانی ئێستا ئەناڵێنن کەوەی ئەڵێ بەشەکانمان کەمن بۆ 45 ناحەیە بۆ 16 قەزا بۆ 73 شارەوانی بۆ پارێزگاکردنی لە 2 میلیۆن کەس بنسبەت وزارەتی پێشمەرگەوە تەنها 1990 کەس هاتەوە دا بمەزرێ لە سنووری پارێزگای سلێمانی لەسەر وزارەتی پێشمەرگە پێویستمان بوو بە پێی ئامارەکان 1990 کەس ئەوە بۆ وزارەتی پێشمەرگەی من نازانم بەڵام هزار باقیەکەی لەو 10,000 هەموو بۆ مەدەنیەکان بەنسبەت پۆلیسەکانەوە بە پێی ئامارەکانی ئێوە بەڵێ پێویستمانە بەڵێ لەبەرەوەی ئێمە لە شوێنێکین وا پێویستەکە بەڕاستی ئەمە خۆمان بێن و بە پێی داواکاری وزارەتی نەخۆ ناوخۆ مراکزی پۆلیس و وحداتی پۆلیس لە سەر جەم قەزانەکان کە پێویستیان پێ زۆر سپاس دەکەم فەرموو خاتون خوێندکاری زانکۆ ئەمە زۆر بە کورتی ئاماژە بکەم لەبەر کەمی کات پرسیارێکمەیە بۆچی ئەوانەی کە دامەزراون زۆربیان خەریجی تازان لە کاتێکا کە چەندین کەس هەیە کە ساڵانێکی زۆر لەمە پێش دەرچوون و چەندین ساڵە چاوەڕوانن سپاس مامەسا ئێمە تاوان داتای کۆلێجت بۆ باسەکەم لە 6647 دەرچوو کە هاتۆتە لامان ئەوەی کە دەرچووی ساڵی 91 20 کەس هاتۆتە لام 92 93 حەڤە 94 20 95 16 96 19 14
22 ساڵ بە ساڵ 23 19 29 29 لە 2002 32 لە 2023 64 لە 2004 گروپی ئەیمان کە لە 2005ەوە بۆ 2010 کە ئەمە عەدەدە گەورەکانن 132 183 تەساعودی ئەگەر مەجموع سیرکردی ڕقممان بیت 245 564 1497 3646 لە 2010 تابان گەر سەیری کەینە ساڵەکانی پێشوە دامەزراندن بەرفراوان بووە زۆربیان دامەزراون ئەم کەسانەی ماونەتەوە دوای پرسیینەوە لیان لە ساڵی 2004 بەرەو خوارە هەموو سەبەبێکی هەیە خۆی وەڵامەکەەوە عدەدی تازەکان زۆرن بەڵام لە هەمان کاتە کە دیومانە خریجی 2532 کەسە 2010 3646 هاتوین 20 خاڵمانداوە بە 2005 19 بە 2006 2007 18 والحاصل 2010 15 داوە پیان بۆ ئەوەی ئەم 3600 کەسە ئەو 132 پێشێل نەکەن و نزیکیان بکەینەوە لە یەک و لە دامەزرانەکانە بە ڕێژە ڕۆیشتووە ڕاستەمانە زۆرن بەڵام بە یەک ڕێژە دامەزراندن ڕۆیشتووە لە ساڵی دەرچوونە لە تەمەنە وەکو یەک ڕۆیشتووە ئەگەر باشە کەس حقوقی نەفەوتاوە لەم حاڵەتەیە لە بەرەوەی کە ئەڵەی بۆ نمونە هەمووتان کۆکن لەسەرەوەی کە ساڵانی پێشوو ڕاستە مەسەڵەن شت بە ڕەهایی نا بەڵام ئەوترێت بە مەحسوبیەت و بە نزیکایەتی ئەوانە بووە ینی خەڵکێک هەبووە کەواتە ئەوانەی ساڵانی پێشوو کەسێکێتی و پارتی نەبووە ئەڵم خەڵکانێک هەیە مەسەڵەن لەوانەیە ئەگەر بەپی قسەکانی خۆتان کە هەرهمووی مەحسوبیەت و ئەوانە بووە لەوانەیە ئەو کاتە لە پێش ئەم سیستمە پێش ئەم سیستمە لەعنی پێش ئەم سیستمەش هەر وەکۆم سیستمە بۆ جەنابەت بۆ ئەولیژ دروست نەخێر من بۆ خۆم ناتوانم تیهامی بەرامبەرم بکەم ئەبیستینەوە خەڵک وا باوە لە لای کە جاران ساڵەکانی پێشووتر بە واستە بووە بە تەسکیە بووە بە دەستێوەردان بووە کەواتە خۆشە تاکید نیت من سەیری ڕقەمەکانەکەم مامۆستا بڕات هەبێ زۆر کەم ماوەتەوە لە دامەزراندن یعنی ڕەش و سوور و سپی و سەوز ئەوکێک دامەزراوە بەڵام عەدەدێک ماوەتەوە منش پێم سێرە تا ئیستا کە ساڵانی پێشووتری ساهاتونەتە سەر سیستەمەکەی من ئەوە لای من گرانە من پێم خۆش بەس 2010 لا بێ نەک 2009 بێتە لام ئەم دوو ساڵم لە لابوایان نەک ئیسا عەدەدێک هەیە کە ساڵەکانی پێشووترە هەرچەنە من لە 2005 خاڵی زیاترم داوە بەڵام ئەبینی کە دێتە لامەڵێ من بەتەمەنم ڕجادلیەکەم من خێزاندارم منی تر فرسەتی کارم دەست ناکەی بەڵام سەری خاڵەکانی کەم بەڕاستی کەمە بۆ لەبەرەوەی تەمەنی گەورەیە بەڵام ئەم بەخشی هەستەکەم وەکو پێویست مەبەستەکە نەگەیشتەوە پرسیارەوە جەوهریەکەی من ئەوە بوت بەڵام دوای ئەمە وەڵامم بەرەوە من پرسیاری ئەوم کرد خەڵک لە کەرتی تایبەت تا هەز بە ئەمان و زەمان ناکە جەنابەت وتە دوانیە بەڵام ئەم قسانی خۆت ناکاتە ئەوەی کە لەنەوە دووسێوانە بەڵام بۆ زەمان بەڕاستی هەموو کەسێ پێی خۆشە بۆ نهایەتی عمری تەقاعودێکی هەبێ زمانێکی هەبێ بۆیە حکوومەتی سەرقاڵی ئەوەیە کە یاسای تەواوی پێدەرکرێ و ئەو کەسانە ئەمان بن لە کەرتی تایبەتە بۆ ئەو کەسانەی ئیستا لە کەرتی گشتیە و بڕیاری حکوومەتە کە بڕۆنە کەرتی تایبەت 2 ساڵ 3 ساڵ نیوە معاشیان نەداتێت بۆ 3 ساڵ نیوە زۆر سپاس بۆ بەڕستان فەرموو دوا پرسیار من حەسەن دەرچوی پەیمانگا ساڵی 2006 بۆ 2010 لە دەی پێنجی 2010 بەگرێبەست دامەزراوم دوی هەشتی 2009 کتابێکمان بۆ کرا بۆ ئەنجومەنی وەزیران ببین بە ڕسمی و تا ئێستا جوابینی لە بەرواری هەژدەی پێنجی 2010 جارێکە کتابمان بۆ کراتەوە بە ئەنجومەنی وەزیران و بۆ دادەچوونم بۆ کردو یعنی لەو لیستەی کە نێراوە دەی تەعین بووە لەوێ جوابی منیان ناوەتەوە خۆم بە شخصی خۆم چوون کە ئەڵێ تاوەکو واستەیەک نەبێت شەکە بۆ جێبەجێ ناکرێت لەکوێوە لەم سیستەمە تازێش لە ئەنجومەنی وەزیران ساڵی 2010 کتابمان بۆ کراوەتوانێت لە حوتی پێنج پێش ئەم فۆرمە کە بکرین بە ڕەهەمیشەی بەڵام ئێستا ئێستا ئەو دەفتەرە سیلاپەڕەیە ئەمە هەمووی معاملاتی ئەوە بەڵێ اینجا ئێستا کتابێک هاتووە لە ئەنجومەنەوە ئەڵێ داتا نامەزرین بەم سیستەمە نوێ داتا نامەزرین بەم سیستەمە نوێش هەمیستا نامان نەهاتووەوە ینیەوە تقریبی 4 ساڵەکە ئێمە هەر بەگرێبەست ماینەتەوە خۆ شخصی خۆم ینی ئەمەی هەموو پەیمانگاکانەی تر نازانم جوابیکە ئەگەر بمانەوانە زۆر سواسانەیە سپاس دەکەم پەیوەندی بە جەنابتانەوە هەیە وڵی بەڕێزیان کە فۆرمی پڕۆکردو هاتۆتە خاڵبندیەکەەوە اختصاص چیە ماوەسە کشت و کاڵ کۆلێجی کشت و کاڵ پەیمانگای کشت و کاڵی طبعا بەڕێبەتی گشتی کشت و کاڵ ینی وزارەتی کشت و کاڵ لە سەرجەم لە هەرێمی کوردستانە 400 پیداکی بواتەوە لەبەرەوەی ژمارەی فەرمانبەرەکانی زۆرن
و لەو 400ش لێرە بەر سلێمانی نازانم 1970 و ئێمە داوامان کرد کە ئەوان حەقیان خوراوە لە 140 130 کەسن چوون بە دوایە تابان ئەو بەپێی داواکاری خۆی و اختصاسی خۆی داوای کردووە ئەو حاڵەتانشی داوای کردو بەپی خاڵبندیەکە ئەوەی کێ بەرکەوتۆ ڕۆشتووە و مەرجش نییە لە وزارەتی کشت و کاڵ جنابتان داواکەن ئیسە پەروەردە بۆ باخچەکانی خەڵک داواکە لە بواری کشت و کاڵە هەروەها وزارەتی شارەوانیەکان ئەم حاڵەتانە هێشتا ماومانە ئێمە وەجوبەیەک دەرچێنین بەڵێ ڕەنج یەک دقا کاکتوانە بە کورتی کۆمنتەکە چی بوو؟ بەڵێ ئەمە سەبارەت بە سیستەمی تەقاعودی و ئەمە کەرتی تایبەت ئەکتیڤکردنی کەرتی تایبەت قسە بکەم حکوومەت بۆ ئەوەی کە وا لە کەرتی تایبەت بکە کە هێزی ئەوەی هەبێ ژمارەی زۆری خەڵک بخاتە ئیشەوە جگە لەوە هانی خەڵکیش بدا سایکۆلۆجەتی خەڵک وارە بکە کە ڕوو لەو کەرتە بکەن پرۆژەی تعدیلی یاسای خاننشین و دەستەبەری کۆمەڵاتی ناردە بەردەم پەرلەمانی کوردستان بەس بەداخەوە تا ئێستا پەسەند نەکراوە جوێرەی ئەم تعدیلەی کە ئەنجومەنی وەزیران نردوێتی بۆ پەرلەمانی کوردستان هەر کەسێک کە لە کەرتی تایبەت ئیشکا و گرێبەستی هەبێ لەگەڵ ئەو کۆمپانیان لەگەڵ ئەو شوێنەی کە کاری لەگەڵەکە بە هەمان سیستەمی کەرتی حکومی تەقاعود دەکرێت جگە لەوە حکوومەت وەکو هاوکاریکیش بۆ ئەوانە 180 ئەو پارەی کە لە سندوقی تەقاعود داهێن حکوومەت لە جیاتی ئەیاندا جگە لەوە بۆ ماوەی 3 ساڵش وەکو مامۆستاوتی هەر کەسێک لە کەرتی حکومیەوە بچێتە کەرتی تایبەت نیوەی معاشەکەشی ئەداتێ سەبارەت بە پرسیارەکەی کاکویسف کە باسی لەو کرد ئایا حکوومەت پلانی هەیە یان نا ئەم دامەزرانەی وکوتم چەند جارێک تەکیدم لێکردەوە بەشێکە لە استراتیژی حکوومەت وەکو جگەل لە تەرخانکردنی 25 میلیارد دینار بۆ دۆزینەوەی دەرفەتی کار و پێدانی قەرزی بچووک جگەلەوە حکوومەت بۆ مەدای دووریش ئەوێ پەیڕەوی سیاسەتێکی سیستماتیک بکە بە تایبەتی وا بکە کە زانکۆکان بتوانن کادیری ئەوتۆ بەرهەمبێنن بۆ بازار کە لەگەڵ پێداویستەکانی بازار بگونجێن واتە ئەوانەی کە خەریجی زانکۆ پەیمانگاکانن لە بازاری کار بتوانن منافسە بکەن و دەستی کاریان دەست بکەوێت جگەلەوە سعری کولفە نرخی کولفە لە کوردستان دابشکێ بۆ ئەوەی کە بە قتاعی ئینتاجی لە کوردستان بتوانێت لە بواری زراعی لە بواری کشت و سناعیشە بتوانێت بربەرەکانی و ململانەی کاڵای دەرەوە بکە بەڵێ فەرمو قوربان فەرمو دادا سەرتا زۆر سپاس بۆ ئیزافەکردن لەسەر قسەی ئەو برادەرە بەڕێزەی کە لە بەشی ئەلکترۆن بوو لە جامیعە میش لە بەشی ئەلکترۆنم تەواو کرد پەیمانگای تەکنیکی سلێمانی مەجموعەیە مامۆستامان هەبوو یاریدەری مامۆستاکان لە وانە عملیەکانە خۆیان خریجی پاوەەر بوون بەڵام لە هەمان کاتە لە پاوەەر وەرنە ئەگیرانەوە بۆ وتنەوەی دەرسەکان دەرسیان لە لای ئێمە ئەوتەوە ئەمە خاڵێکی تر ئەوەنە خریجی قسمی ئێمە زۆر بوو کە تاعین نەکرابوون لەو شوێنانەیە کە بە پێی پێویستی خۆیان ئەم ساڵ بەتەمان ئەو قسمە داخن ئەمەش خاڵێکی تر بەڵام لە خاڵێکی تریشا بۆ وەرگرتنی بیمەی بۆ بێکارێکە کەەوەش هەر پەیوەندی هەیە بە سەر خوێندکارانەوانێ بەڕای من زەڵجەیەکی زۆری دروست کرد بوو لەبەرەوەی ئەو خوێندکارانەی کە پێشتر بۆ تاعینات هەمان عملیان کردبوو دووبارە لەگەڵ خوێندکارەکانی دەوری کۆرسی دووەما کە دەرچوون و فۆرم وەرەگرن جارێکی تر ئەوانیش هەمان خاڵنگاوەکانیان نانەوە فەرمۆ لەرە فریا خوێنکاری زانکۆ پرسیارێک بۆ نوێنەری حکوومەت ینی بەنیازن ئەم سیستما تاکەیت سیستمی دامەزان لە فەرمانگەی حکومیە هەروە بەردەوام بێ بۆ ساڵانی داهاتوش بۆ نمونە گەنجێگەم ساڵ ناوینایەتەوە ینی تا ساڵێکی کابێ بسوڕێتەوە تا فۆرمی تر بە بێکاریە سوڵێتەوە تا فۆرمی تر دابەشەکرێ پلانیان بۆ ئەو بێکاریی گەنجان چێت جگە لە دامەزان لە فەرمانگەی حکومی وەکو باسم کرد ئەم سیستەما وەکو شتێکی موقەت و کاتی کاری پێکراوە دواتر ئەنجومەنی ڕاژە کە ئێستا پرۆژه ئاساکە پسند کراوە لە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی ڕاژەدا ئەمەزرێ وەزفی وەزیفی میلاکات چۆنێتی دابشکردینە بەسەر دام و دەستگاکانی حکوومەت ئەو ئەنجومەنە ئەیگرێتە ئەستەوە هیواداریشم هەر کەسێ ئەگەر تێوینێکی هەبێ ئەزمموی تابەت خۆی ئەتوانێ بە جۆرێک لە جۆرەکان بگەێنێتە لایەنی پەیوەندیدار بۆی ئەم کەم و کورتیانەی کە ئێستا بە تایبەتی ئەمە ساڵێک کەمترە کە ئەم سیستەمە ئێمە تەجروبە کەڵەکە ئەەکەین ئەتوان بیگەێنە لایەنی پەیوەندیدار بۆی دوجار سوودی لێ ببین و تێکەڵ فەرمووتان حەقی داواشانە بەپێی سیستەمەکە من باسی قانونەکە ناکەم بەپێی ئەم سیستەمەی کە ئەم ساڵ ئیشی پێکراوە ئەگەر کەم کوردی تیابێ نەحەقی تیابێ ئەتوانێت بۆ مەسەلەی دامەزرانی کرد بەڵێ باسی کرد حکوومەت بەڵێ ساڵی یەک جار میلاکات هەیە دەبێتەوە بودجە ئامادە بکەین ئەم بودجەیە لە میلاکات لە بودجە هاتووە ئەبێ بودجە بچێتە بەردەمی پەرلەمانی کوردستان پەرلەمان پەسەندیکە حکوومەت لەو میلاکەی کە لە بودجە هاتووە ناتوانێت زیاتر خەڵک دابمەزرێنێت زۆر سپاس فەرموو
سۆرانی برایم دەرچی پەیمانگای سلێمانی پرسیارێکم لە مامۆستا محمود هەیە ئایا بەو لەوتەکانتانە کە بەو شێوە باسی کەرتی تایبەتتان کرد کە بە شێوەیەکی زۆر هەڵکشاوە لە قسەکانتانەوە دەرکەوت ئایا کەرتی تایبەت بەو شێوە هەڵبکشێ ئەم ئەزمەی دامەزراند نەبوو سپاس بۆ بەڕێستان دوا پرسیار فەرموو ئەمجد محەممەد دەرچووی بەشی پزیشکی پەیمانگای تەکنیکی سلێمانی من پرسیارێکم بۆ کاک محەممەد هەیە چەند کۆلێژێکمان هەیە لە جامیعەکان و لە زانکۆکانە بۆ نمونە کۆلێژی مێژوو جوگرافیاوە زانستە مرۆڤایەتیەکان کە خوێندکاریان زۆر بەدەگمەندا ئامەزرێن و ئەگەر ئەم کۆلێژانە قانجاج و سوودێکی نییە بۆ حکوومەتی هەرێم بابی گۆڕن بە کۆلێژێکە قازانج و سوودێکی هەبێ ئەمە یەک دوو باسی پزیشکە کرد کە زۆر پزیشکە دامەزراندووە باشە ئەگەر پزیشکی زۆرمان هەبێ و تەواریمان نەبێ ئەمە بەچی ئێمە پار بووە پێرار بوو لە ڕووداوەکەی هەڵەبجە و سلێمانی پاسێک وەرگەڕا نزیکەی 90 بریندارمان هەبوو یعنی ئەو تەواڕی کە لە سلێمانی ئایا کارمەند و دکتۆر و پزیشکەکانی ئەوێش ئەوانەی کە یاریدەدەری پزیشکن هەمویان شڵژا بوون ئێمە کام بوون دکتۆرگیان بەڵێ نەنە زۆر بوون شوێنەکە بچووک بوو ئێستا بۆ نمونە چەندین فێلا و گوندی ئەڵمانی و نازانم ئەو پرۆژە زلوزە بەلاحانە ئەکرێ لەیرا لە سلێمانیە بە تایبەتی تەواریەکی پێویستمان بە چەند تەواریەکە لەم شارە لەبەرەوە چەند شوێنێکی استراتیجیە و چەند شارێکی بەسەرەوەیە ئێمە هەمان و نیمانە تەواری سلێمانی ئەو تەواریش باوەڕتان هەبێ زۆر نەگونجاوە دکتۆر گیان دەست خۆش بێ بەشی دووەمی پەیوەندی بە باسەکەمانەوە نییە بەڵام لەبەر ضرورەتی کردنەوەی تەواری تر ئەتیادیە سەرنجی ترەتەیە بەس هەر ئەوەیە سپاس بۆ بەڕێستان ئەگەر کەرتی تایبەت بەو جۆرە هەڵکشاوە بۆچی ئەم هەموو داواکاریە لەسەر دامەزراندن دامەزراندن خۆی یەک حقیقەت هەیە ئەویشەوەیە ڕێژەی گەشەی دانیشتوانت هەیە کە ڕێژەی گەشتەر دانیشتوانت بێ کە لە عراقە تەقدیر کراوە بە لە 100 لەم 100 کە گەشە ئەکات لە پارێزگاکەی منیشە یعنی لە ساڵی پارەوە تاکو ئیستا 56,000 کەس لای من زیاتی کردو تاوان ئێمە دەستان دەراین لە 1000 کەسا ساڵانە 6 کەسمان ئەمرێ بەڵام لە هەمان کاتە ساڵی 2010 52,000 ولادەم هەبووە ئەم حاڵەتە کە گەشەی کرد تاوان فەرمانگەکانیش پێویستیان بە خەڵکێکی ترەیە کە تازەیان کاتەوە و خزمەتی زیاتر بە دانیشتوان بکەن لە هەموو ڕوویەکەوە دوو تۆ ئێمە زۆرینەی فەرمانبەرانی ئێمە بۆ 3 وزارەتە ڕوات کە پشکی شێرە بن وزارەتی پەروەردە ئەمە 182,000 فەرمانبەری مەدەنیمان هەیە لە پارێزگای سلێمانیە ئێستا حالیان 65,000 پەروەردەیە وزارەتی ناوخۆ بۆ پاراستنی خەڵک 55,000 تایە دوای ئەوان وزارەتی تەندروستی تێکە 15,000 کەسی لە خۆی گردووە ئەو جا وزارەتی کارەبا کە 12,000 ئەو جا وزارەتی کشت و کاڵ دێت باقی وزارەتەکانمان بڕات هەبێ عەدەدێکی مەحدودیان هەیە بۆ نمونە فەرمانبەرەکانیان ڕناگەن بە خزمەتکردنی خەڵک کە خوێندکارم زیاد دەبێت تەمەنی 5 بێتە 6 پێویستم بە مامۆستا بێ کە خەڵک زیاتی کرد نەخۆش زیاد دەکات تاوان پێویستم بە بواری تەندروستیە بێ کە خەڵک زیاتی کرد پێویستم بە زیاتر پۆلیسەیە بۆ حیمایەکردنیان ئیزەن تۆ ساڵانە پێویست بەوەیە کە لە کەرتی گشتی خەڵکدا مەزرێنی و گەنجش بێ و خەڵکانی پیریش تەقاعود دەکرێن 7,000 تەقاعودی مەدەنیشمان هەیە ئێستا کە لە کاتی خۆیە ئێمە 6,000 خان دوا کۆمنتە بە کورتی چیە بۆ بینەران لەسەر سیستمەکەت لەسەر سیستەمەکە من بەڕاستی دووبارە هەر هەمان تەحەداکەیتەوە ببینەران بەڵێ من قوربان قەت لە هەڵەی غێری مەقسوود خۆم لا نادەم باشە لە 900 کەس کە هاتووە داوای کردووە پرسیاری کردووە 3 کەس لەوانە غەدری لێ کراوە و حەقی خۆیان پێدراوەتەوە بەڵام لە هەمان کاتە هەرچەنە قورسایی لەسەر ئێمە بووە مەسئولیەتی گەورە لە سەرشانی ئێمە بووە بەڕاستی دڵم خۆشە کە سیستەمێکی ئاوا جوان پەیڕۆ بکرێ و حەزی شەکەم هەموو کارەکانی دەوڵەت هەموو سیستەماتیک بکرێ
کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەو نظامی وەساتەوە زیاتر خزمەت بە هاوڵاتیان مامەساگیان سپاس بۆ ئامادەبوونت ماندوو نەبی و دەستە خۆش بە خۆشت و ستاڤەکەشت جەنابەت دو کۆمنتە بە کورتی کاک ڕەنجە حکوومەت هێرەمی کوردستان کە ئەم سیستەمەی داڕشتووە مەبەستی سەرەکی تیادا خزمەتکردنی هاوڵاتیە استراتیژی ئەساسی ئیشکردین ئەم حکوومەتە ئەوەیە کە بەرژەوەندی هاوڵاتی بخەتە سەروی بەرژەوەندی هەمولایەک بە تایبەتی بەرژەوەندی هاوڵاتیانی ئاسایی ڕەنگە لەم ئیشوکار لە خلالی ئەم ئیشوکاری 2 ساڵی حکوومەت حزب زەرمەند بوو بێ هەندێک لایانی ناوەندی نفوز لە هەرێمی کوردستان زەرمەند بوو بن بەڵام ئەوەی کە گرنگە حکوومەت ئەوێ ئیش بکە ئەم استراتیژە تاسەر بات وە تا ئەندازێکی زۆر خزمەتی زۆری هاوڵاتیان بکات و دوجار متمانەی هاوڵاتی بە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان محەجی ئەساسی بێت دو کۆمنتە بە کورتی چەندە من خۆشم بیر چوو بۆ بەڵام لە قانون شتێک هەیە دەوڵەت و حکوومەت میراتگیری ئەو کەسەیە کە میراتگیری نییە یەکێک میراتگیری کەسێک بێ دەبێت بەرپسیارەتی شاڵ بگرێت گەنجان و خوێندکاران و خەڵکی هەرێمی کوردستان چاوێن لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەتەک خەمەکانی خەڵکەوە بێ و حەلێک دابنێن بۆ دیاریدەی بێکاری و دامەزراندن و لانی کەم گەنجی ئەم وڵاتە خوێندکاری وڵاتە لەسەر حکوومەت پێویستە مەعیشەتێکی بۆ بدۆزێتەوە ئەم مەعیشەتە لە کەرتی تایبەت بۆ دۆزێتەوە لە کەرتی گشتی گرنگ ئەوەیە ژیانی هەبێ و بە پێی مافیش دەوڵەت و حکوومەت مەسئولیەتی ئەم خەڵکانە هەڵدەگرێت بۆیە تاکید زۆر لەوە دەکەینەوە ئەگەر حکوومەت خەڵکی دامەزران ئەرکی خۆی جێبەجێ کردو یەک کەس مابوو کە دانەمەزرێ ئەوە حکوومەت لامبالاتی کردو وەکەم تاخەمیە بوو دو کۆمنتی بەڕستان ئضافتن بە قسەکانی کاکرد لێ بۆ ئەوی نەڵێمەوە دامەزراندن مافێکی اقتصادیە ئیجتیماعیە سایکۆلۆژیە ئەبێ حکوومەتیش دابینی کات بەڵام ئوسلوبی ئەوەی کە حکوومەت هەمووی لای خۆی کۆکاتەوە تەحویلێکە لە شکلکی بەتاڵە بۆ شکلکی تری بەتاڵە قەبەکردنی قەیرانە اقتصادی و سیاسەکانی کوردستان زۆر سپاسەکەڕانی بەڕێز خۆشەویست داتا ئامار دەورە بینێ کاک دلێر ببوورە حکوومەت بەشێکی تعین کردووە بەشێکی تری پارەی بودجەکەی تەرخان کردو بۆ دۆزینەوەی دەرفەتی کار پێم وایە وەڵامی ئەوانە دیاوەتەوە زۆر سپاس بۆ هەمولاکانیشی زۆر کەم لەوانەی کە داواکارێت خەڵکی خۆشاندان دەکات نیشانەی کاران هێشتا زۆریان داواکارەکانیان بەردیواری بێدەگیەوە دەکەن یارمەتیتان بینەران بەڕێز و خۆشەویست دو کەسیش بزانین دو کۆمنتی چییە کە بە بێدەنگی لە ناو دیالۆگەکەمانە ئامادە بوو ئەویش بەڕێز کاکشوانەکە لە داڕشتنی ئەم سیستمەدا لە داتا سازیەکەدا زەحمەتێکی زۆری کێشاوە ئێستا بە تەقدیرەوە فەرموو ئەگەر قسەی کۆتایی خۆت لێرەوە بینەران بەڕاستی شوان بەرپرسی تەکنیکی دامەژاندنەکان لە پارێزگای سلێمانی کۆمنتێکی زۆر سەریعم بۆ کاک محەممەدەوەی تەنها گلەی لە سیستەمەکە کە لە خاڵێکە کەوان کەسانێکی بە گرێبەست دامەزراون احتیممالی هەیە لە هەندێک شوێنێک فەرمانگەیە کا شوێنە گرێبەستێکی بۆ کرابێ کە ناڕاست بێ یا نادروست بێ ئەمە پێتەڵم لە کۆی 16,000 فۆرم کە تەوزیە کراوە حدودی تقریبا 850 گرێبەستیان هاتوتەوە لە ئێمە لەو 850 گرێبەستانەیە تقریبا 600 کەسیان مامۆستان و هاتووشین لەناو ئەو 600 ئەگەر تۆ بی دامەزراندەکانی بۆ بکەین زۆر گرێبەستەیە داژ نەمەزراوە یعنی حدودی ئەوانە بڵێم کۆتای قسەکانم بەوە بڵێم ئەگەر ئەو نزبەیە گرێبەستانەش نزبێکی تیاابێ هەڵی تیاابێ ئەتوانم بڵێم لە 100 یەکی ئەو دامەزراندە ناکا کە ئێمە کردومانە و ئەوەش ناڵم کە ئەم سیستەمە پێچێ سیستەمێک بێ مەسەلاەن لە دەرفەتێکی زۆر سەری ئاکە دامانە ئەتوانم بڵێم خاڵیە لە هەڵا و ئەتوانم بڵێم ساڵێک کە ئەتوانن مەسەلاەن زیادی تیا بکەن و شتێکی باشی تیا بکەن بۆ دەوڵەمەندنی پرۆسەکە بەڵێ زۆر سپاس بەڕێز مامۆستا ڕوونکردنەوەکە گەیشت من یەک مەلاحەزەی بچووکمە بوو ئەوە بووکە لە 10,000 ئەوە پارەکە 10,000 بوو کراوە 5,000 بەگرێ بەستەعین بووە لە مەڵبەند و لە قوشتۆرەکان ڕۆشتووە ئەمانە جارێکی تر لە گرێبەستەکە حش خاڵندراوەبینەرانی بەڕێز و خۆشەویست ڕێزی ڕەنسەنگایە کۆی ئاوڕێوە نەگرەکانمە و بە گشتی کەناڵیە نارتی بۆ ئێوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.